الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سرتاي وتارك ما دس بأكين بدس الله ودس بيغمبريان صلى الله عليه وسلم وألين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. برزان وخوشويستانم، یەکێک لەو دەردە کوشندانەی کە ئوممەی ئیسلامی زۆر هێنایە دواوە و تەفرەقەی زۆر لە ئوممەتی ئیسلامیە دروست کرد، وهای کرد مسلمانان نەک ببنە چەند گروپێک، ببنە سەدان هەزاران گروپ. بریتیە لە مەسەلەی عوجب کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم هەمیشە لە دوعاکانیە پەنای گرتووە بەخوا لە عوجب. عوجب لە زمانی کوردیە بە مانای خۆبەشت زانین، پشت بە خۆبەستن. دوو کەلیمە هەیە هەمیشە لە کتێبە ڕۆحیەکانە پێکەوە بەکاریان، مەسەلەی ڕیا لەگەڵ عوجبە. عولەما ئەفەرمون جیاوازی ئەم دوانە چییە؟ هەردووکیان پێوتێ الشرك الخەفی، شیرکێکی شاراوە، شەریکە بۆ خوا قەراردا بەڵام بەنهێنی. ئەڵێن الرياء ملاحظة الخلق، ئینسان کە نوێژ ئەکا لە ناخی خۆیە بڵێ بە خەڵک پێم بڵێن نوێژەکەی جوانترە، نوێژەکەی باشترە، نوێژەکەی بە خشوعترە، ئەم پێوتێ ڕیا. ئەفەرمون والعجب ملاحظة النفس، بەڵام عجب ئەوەیە کە ئینسان خۆی بۆ خۆی پێی وابێ نوێژەکەی زۆر باشە، لە خەڵک باشترە، بە سوک سێری خەڵکە لە ناخیە، ئەم پێوتێ عجب کە خەتەرێکی زۆر گەورەی هەیە. سبحان الله. ئەفەرمون ئەم ئاەتەی سوورەتی فاتحە کە کەسی مسلمان لایەنی کەم ڕۆژانە ئەگەر بەس فەرزەکان جێبەجێ کە حەڤە جار دووبارە ئەکاتەوە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، ئەفەرمون مەبەست پێ ڕیا و عوجبە. ئیاکە نەعبود و کاڵێ خۆیان بەس تۆ ئەپەرستم، کەسی تر ناپەرستم، هاوڵێکتر بۆ تۆ قەرار نادەم، سەیری خەڵک ناکەم، یعنی کولی ئیخلاص. کە ئەڵێ ئیاکە نەستەعین یعنی خۆیان من خۆم هیچ نیم، بەس داوای کۆمەک و یارمەتی لە تۆ ئەکەم. مهما كان چاک بێ، مهما كان باش بێ، مهما كان پلەت بەرز بێت، تووشی عوجب بووی ئەعمالەکانت هەڵ ئەوەشێتەوە تەواو بێ. سەیری ئەسحابی پێغەمبەریان کەن صلی الله عليه وسلم. کاتێ 313 کەسێک، 70 کەسێک لە پێ ڕیوایەتەکان 7 کەسێک لە غەزوەی بەدرە سەرکەوتنیان بەدەستهێنا. غەزوەکان ئیتر هەموو ئاوا قیلەتێکی مسلمان زۆر ئازایانە سەرکەوتن. لە دوای فەتحی مەککە 12,000 مسلمان، 12,000 جەیشێکی زۆر چاک ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە خزمەتیانایە ڕۆشتن بۆ غەزای ئوحد، بۆ غەزای حونەین.
سبحان الله کە ئاوا سەیری خۆیانیان کرد بیریان کەوتەوە کوورە ئێمە چەند کەسێکی کەم بوون کەس دەرەقەتمان نەهات ئێستا 12,000 سبحان الله لەم شەڕە ئەفەرمێ کاتێ بەرەنگار بوونەوە کەم مسلمان هەبوو جورئەتکە ڕانەکە ئەو 12,000 سەحابەیە هەر هەموو ڕیان کرد بۆیە ئەفەرمێ وەیەومە حونەین إذ أعجبتكم كثرتكم فلم تغني عنكم شيئا لە ڕۆژی حونەینا خۆتان بە مهم زانی خۆتان بە زۆر ئاعتیمادتان لەسەر نەفسی خۆتان داناوەتان زانی خۆتان هەموو شتێکن بەڵام هیچ سوودێکی پێ نەگەیاندن نەتانتوانی بەرگای ئەو شەڕە بگرن و ڕاتان کرد بە مەرجە کافرەکان لەوان کەمتر بوون بۆیە کەسی مسلمان ئەبێ زۆر ئاگای لێ زۆر شت هەیە کە ئینسان لە ژیانە عجب ئەکات سەری لێ سوڕەمێنێ سیرەکە خۆی گەورە مناڵی پێ عەتا کردووە ئاوە سێری مناڵەکانی خۆی ئەکات بەلوتێکی بەرزەوە سێری خەڵک ئەکە ماڵی پێداوە سێری ماڵەکەی خۆی ئەکا قووەتی پێداوە قووەت بەدەنێکی ساغی پێداوە نەسەبێکی جوانی داوەت سوڵتە و دەسەڵاتی داوەتێ اینجا ڕەئی جوانی داوەتێ علمی داوەتێ شەهادەی داوەتێ هەمیشە ئاوە سێری خۆی ئەکا خۆی بە شتێک ئەزانێ و خەڵک بە بچووک سیرەکە بە کەم سیر ئەکا ئەمە خەتەرترین شتێکە لە حیاتی کەسی مسلمانە کە ئەفەرمێ سبحان الله بەس ئیعتیماد خرایە سەر ئەمانە ئەکەوی قسەیەکی ئەوە هەیە نەخڵم کردووە بە مناڵی لەبەرم کردووە بێزەبت نازانم لەکوێیە ئەفەرمێ من اعتمد على ماله قل هەر کەسی ئیعتیماد لەسەر ماڵی خۆی دابنێ ماڵەکەی کەمەکە ومن اعتمد على عقله اختل هر کس اعتماد لسر عقلی خوی دانه شیطه بی ومن اعتمد على سلطانه ذل هر کس اعتماد لسر سلطان و امی خوی دابنه ذلیل ابی ومن اعتمد على علمه زل هر کس اعتماد لسر علم خوی دانه توشی گمرایی ابی بویا امی مسلمان جیاواز لخلق بەخوا ئەگەر صاحبی شەو نوێژ بووی بە سوک سێری ئەو کەسانت کرد کە شەو نوێژ ناکەن وەڵاهی هیچت نەکردو یەکێک لە پیاوچاکان ئەڵێ وەڵاهی ئەگەر شەو هەتا بەیانی بخەوم بەلامەوە باشترە هەتا بەیانی نوێژکەم ئەڵێ شەو هەتا بەیانی ئەگەر بێم و بخەوم و بەیانی هەڵسام پەشیمان بم لەو خەوم کە هەڵسام شەو نوێژم نەکردووە ئەفەرمێ بەلامەوە زۆر باشترە لەوەی حتى وەکو بەیانی شەو نوێژکەم و بەیانی بە عوجبەوە هەڵسم وا بزانم من باشترم لە خەڵک تەسەوورکەن ئەمڕۆ ئوممەی ئیسلامی بۆچی ئەو هەموو اختلافێتیە حیزبێک نییە عوجبی نەبێ بە ئاڕای حیزبەکەی خۆی بە ئاڕای قائیدەکەی خۆی دەوڵەتێک نییە لەگەڵ دەوڵەتێکی ترە مەلایەک نییە لەگەڵ مەلایەکی ترە با بڵێن شێخێک نییە لەگەڵ شێخێکی ترە هەمووی بەس خۆی بەش دەزانێت هەموو بەرامبەرەکان سفرەکاتەوە ئەتیمال لەسەر خوا کەم بووتەوە ئەو کەسی ئەتیمال لەسەر خوا ئەبەستێ هەمیشە ئەم شتانە بەهی خۆی نازانێ کە نوێژێکی کردوا تەسەور ناکە کە ئەمە ئیتر ئەمە و ئازایەتی و پاڵەوانێتی ئەمە خوایە کۆمەکت کردم کە کەسێک ئەبینێ گوناهبارە وا تەسەور ناکە کە ئەم بە جهدی خۆی گوناهی نەکردبێ ئەڵێ خوایە سوپاس دەکەم کە من نەتووشی گوناه نەکرد کەسێک ئەبینێ فەقیرە سەری ماڵەکەی خۆی ناکە تەسەورکەن واللهی ئینسان ئەگەر بە وردی سەیری ژیان کە هەموو ئەوەی لەم کەون و کائیناتە ئەسوڕێ لە لەحەظاتێکە یا مقلب القلوب ئەوە دڵەکان ئەگۆڕێ ئێستا وەرە ئەم ماڵ و سەرۆت و سامان و جاغ و سوڵتە و هەمووی ئەڕوا بۆیە کەسی مسلمان ئەبێ زۆر ئیعتیمادی لەسەر خوا بێ زۆر هێمن بێ زۆر لەسەر خۆ بێ قەت بە سوک سێری هیچ مسلمانێ نەکرد پیاو باشێک هەمیشە شەو نوێژی ئەکرد ئەفەرمێ شەوێک لە شەوەکان کوڕێک لە کوڕەکانی هەستا وتی باوکە منیش لەگەڵ تۆیان نوێژکەم ئەرە وەڵاهی کوڕم وەرە نوێژکە ئەڵێ کوڕەکە دەستی کرد بە نوێژکردن هەستی کرد چێژێکی زۆر گەورەی وەرگرت قەت ئەو چێژەی وەرنەگرت ئەڵێ باوکە ڕووی تێکرد وتی باوکە ئەم چێژە جوانە لە شەو نوێژە هەیە بۆ لێ ئەگەڕێی دایک و خوشکم بخەون وتی خۆزگە ڕێوڵە ئەم شەو نوێژەکە نەکردایە ئەو کەلیمەیە نەوتایە ئەوان بە سوک سێر نەکردایە کی ئەڵێ خوا لە خەوەکە چێژ بەوان زیاتر نادا تا ئێمە بۆیە ئێمە زۆر پێویستمان بەوەیە بە تایبەتی لە بەرەبەری ئاخری ڕەمەضانین وا تەسەوور مەکە کە تۆ بە ڕۆژوو بووی تۆ بەهەشتیت ئەو کەسەی تر بە ڕۆژوو نەبوو بەهەشتی نییە
وا تەسەوەر مەکە کە تۆ زۆر گەورەتری لە خەڵکانێکی تر کەوا هێشتا نەهاتوون. نا ئەبێ ئینسانی موسڵمان هەمیشە بە نزمی سێری خۆی کە شتەکانی بداتەوە دەستی خوا. خوای گیان هەرچیم کرد هی خۆت بوو، هیدایەتی خۆت بوو، بەدەستی من نەبوو. یا ڕەبی خۆیە کۆمەکم کە، یا ڕەبی خۆیە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحم و بەزەی خۆت قەت وەهامان لێ نەکەی کە چاومان سێری کردەوەکانمان کاتەوە عوجب تیامانە دروست بێ. خوایە پەنا ئەگرین بە تۆ لە عوجب، خوایە پەنا ئەگرین بە تۆ لە عوجب، خوایە پەنا ئەگرین بە تۆ لە عوجب، خوایە پەنا ئەگرین بە تۆ لە عوجب. خوای ئەم تاعەت و عیبادەتەی کە کردمان بەخوا بە هیدایەتی خۆت بوو. خوای گیان دەیا ڕەبی خوایە چۆن هیدایەتت دان هیدایەتمان زیاتر بکە. یا ڕەبی خوای هیدایەتمان زیاتر کە، خوای هیدایەتمان زیاتر کە. خوای گیان ڕۆژوەکانمان لێ قبول کە یا ڕەب العالەمین. خوای گیان شەو نوێژەکانمان لێ قبول کە، تەراویحەکانمان لێ قبول کە، سەدەقە و زەکات و سەرفیترەکانمان لێ قبول کە، ذیکر و ئەورادەکانمان لێ قبول کە، قورئان خوێندنەکانمان لێ قبول کە. خوای گیان هەر شتێک کردمان بۆ تۆ لەم ڕەمەزانە خوایە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، خوایە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا. خوایە تۆ خۆت زۆر بە ڕەحمی شتەکان کە ئێمە کردمان شایستەی قبول نین، بەڵام بە ڕەحمی تۆیە ئەنازین. خوایە لێمان قبول کە. یا ڕەبی خوایە عەفومان کە. خوای گیان ئەم ڕەمەزانە بکەرە مایە عەفوکردنمان یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای گیان عەفومان کە، خوایە عەفومان کە. یا ڕەبی پەروەردگارە گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە. یا ڕەبی خوای گیان گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە، لە گوناهی لەمە پێشمان ببورە، لە گوناهی لەمە دوامان ببورە. یا ڕەبی پەروەردگارە ئەگەر عومرمان درێژ ئەکەی پەروەردگارە داوات لێ ئەکەین لە ڕەمەزان مەحروممان مەکە یا ڕەب العالەمین. ئەگەر عومرمان کۆتا ئەکەی پەروەردگارە بە سەلاحە و بمانگێڕەوە لای خۆت. خوایە بە ذیکر و ئەورادە و بمانگێڕەوە لای خۆت، لەسەر تاعەت و دینداری گیانمان بکێشە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە گیان پەنا ئەگرین بە تۆ لە فتنەکان. خوایە فتنە مەخەرە دینمانەوە، خوایە فتنە مەخەرە دینمانەوە، خوایە مصیبەت مەخەرە ناو دینمانەوە. خوای ئەو کەسانەی لەم ڕەمەزانە لە چێژی ڕەمەزان بە دوور بوون یا ڕەبی خوایە هیدایەتیان بدە، یا ڕەبی خوایە عەفویان کە. بەخوا خوایە گیان نەیانزانی پەروەردگارە تەمەڵیان کرد، وەڵڵاهی ئەوانە پەروەردگارە تەمەڵ بوون، خوایە بەهانایانەوە وەرە. یا ڕەبی خوایە هیدایەتیان بدە، یا ڕەبی خوای ئەوانەی کە سەرخۆش و ئارەخۆرن پەروەردگارە هیدایەتیان بدە. ئەوانەی تووشی زینا هاتوون خوایە هیدایەتیان بدە، ئەوانەی تووشی دزی هاتوون خوایە هیدایەتیان بدە، ئەوانەی تووشی پیاو کوشتن هاتوون خوایە هیدایەتیان بدە. یا ڕەبی خوای گیان ئەوەی هەر تاوانی لە تاوانە گەورەکانی کردووە خوای گیان هیدایەتیان بدە، خوای گیان هیدایەتی ئێمەش بدە یا ڕەب العالەمین. خوای گیان مەسئولینی ئەم وڵاتە خوای گیان هیدایەت بدە، خوایە کوردێکی بێدین مەهێڵە پەروەردگارە هەمویان هیدایەت بدە یا ڕەب العالەمین. ئەو سەرکردانەی کەوا خراپەکاریان بەرامبەر بەم وڵاتە کردووە یا ڕەبی خوای هیدایەتیان بدە، ئەوانەی دزی و گەندەڵیان کردووە خوای هیدایەتیان بدە، یا ڕەبی خوای ڕێنماییان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان ئێمە میلەتێکین پیاوی ساڵح و گەورەمان زۆر تیا هەڵکەوتووە، یا ڕەبی خوایە بەهانامانە وەرە، یا ڕەبی خوایە بەهانامانە وەرە، یا ڕەبی خوایە بەهانامانە وەرە. خوای ئەم عەبدانەی کە لەم ماڵەی تۆیە کۆبوونەتەوە بەخوا تۆ خۆش شاهیدی خوای گیان ئەمە 29مین ڕۆژی ڕەمەزانیانە بە ڕۆژوو بوون پەروەردگارە، شەوان ئەهلی تەراویح بوون یا ڕەب العالەمین. خوای ئەم عەبدە ساڵحانەی تۆ خوایە ئەهلی دوعا بوون، ئەهلی ذیکر بوون، ئەهلی قورئان بوون، خوایە ئەهلی نوێژی جەماعەت بوون، ئەهلی ئاوەدانی مزگەوت بوون. دەیا ڕەبی خوای گیان هەرچی تەڵەباتێکیان هەیە بۆیان جێبەجێکە خوای گیان ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە. یا ڕەبی خوای گیان ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە، خوای گیان ئەومان گوناهبارە لێ ببورە، خوای گیان ئەومان تووشی گوناهێک هاتووە خوایە نەجاتی بدە لە گوناهەکەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای ئێمە زۆر گوناهانێکمان هەیە خۆمان ناتوانین دەرەقەتی نەفسی خۆمان ناین، یا ڕەبی خوای تۆ بەهانامانە وەرە، خوای تۆ بەهانامانە وەرە. یا ڕەبی خوای گیان بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە، یا ڕەبی خوای گیان ئەومان کەم ڕزقی زیادکە، ئەومان قەرزارە قەزی سەرچانی سووکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. یا ڕەبی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە، خوای لە گوناهی مردوەکانمان ببورە، خوای لە گوناهی براو خوشەکانمان ببورە، خوای لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە. یا ڕەبی خوای گیان لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە. یا ڕەبی خوای گیان ئەم مناڵانە ساڵحکە، یا ڕەبی خوای گیان ئەم مناڵانە ساڵحکە. یا ڕەبی خوای گیان ئێمە هەوڵمان داوە دڵیان خۆشکەین، یا ڕەبی پەروەردگارە دڵی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشکە. یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین ئەم ئومەتە لە زەلیلی ڕزگارکە، ئەم ئومەتە ڕزگارکە، ئەم ئومەتە ڕزگارکە.
يا ربي خوای گیان عاقبت من پر خیر که خوای عاقبت من پر خیر که ام نجو طاعت و عبادت و دعاء من لقبول که يا ربي خوای گیان داوال لي أكين بجوري خود ببزي خود خواجان أم جشن بكر جشني خوشي وفرح بسر مسلماننا ببارنا خواجان أم جشن بكر جشني خوشي وفرح ونصر خواجان بسر أمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم ببارنا أم شر آشو بمان لدور خروا لفتني مجوس يهود النصارى بمان بارزا يا ربي خواجان داوال لي أكين آرامي بسر ظلمانا بسر مالمانا بسر ولات ونشتمان وقرك مانا يا ربي خوايا آرامي بسر أمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم ببارنا يا ربي خوايا آرامي بسر مانا ببارنا خوايا آرامي بسر مانا ببارنا خوايا آرامي بسر مانا ببارنا يا ربي خواجان آرامي بسر مانا ببارنا عاقبة من برخيرك يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين على أشرف المخلوقات سيدنا محمد الصلوات.